باشە خۆشەویستانی ئارام ئەحمەد سڵاو و ڕێز و حورمەت بۆ هەموو لایەک ئازیزانی من ئەم شەویش کۆمەڵێ قسە و باستان بۆ کام هیوادارم کە بتوانم سوود بە هەموو لایەک بگەین. باش دەی بەخێر بن بەڕێزان بەخێر بن. پاشە هەموو شتێ باش. چۆن کوڕەکان باشن؟ پیاوان ژنان کچان و کوڕان، هیوادارم کە هەمووتان زۆر باش بن. خۆشەویستانی من ئەم شەو کۆمەڵی قسە و باستان بۆ کەم و پاشانیش بەحسێکی وەڵامێک گەمە بە ئەو ژنە منیرەیە ناوی چییە ئەوەی عیرفان عەبدولعەزیزە خزمێتی خوشکێتی چێتی نازانم تۆزێک باسی شاسواری شەکەین، بەڵام دوای بەحسەکەم دوای قسە و باسەکان بەڕاستی یاخوا بەخێر بێن و هەمیشە چاوتان ڕوش بێ چاوتان ڕوون بێ چاوەکەی من بە ساقی سپاس قوربانی شومە بەخێر بێن. ئەلۆ هەموو شتێ باشە بەڕێزان یان خراپە؟ باش تەی تەواو مادەم هەموو شتێک باشە خەریکمێکم بە دوو تەسبیح مەڵتان ئەوە بێ یاخوا ها چاواشە بووم چاواشە بەخۆ سەعیدە. ئەم شەو کۆمەڵێ شت باسەکەم بڕێزان کە پێچێت تاوەکو ئێستا خەڵک باسی نەکرد بێت، یان من خۆم لە مێژووە کە کەسێکی زۆر حەز ئارەزوی مێژوم هەبوو هەر لە تەمەنی 14-15 ساڵەیەوە من نەمبینیوە خەڵک لەسەرەوە باش کاسڵاو سەر چاوان، بەڵام بەرحاڵ ئەم شەو من قسە و باسی خۆمە بێت و ئەمە ئەوە پاشانیش بەر لە قسەکان ڕووی دەمم لە یەکێتی نیشتیمانیە لە دەڤەری سلێمانی ئەو سیارانەی کە گیراوە نیە و خەڵکە زۆربیان ئەوانە بوون کە وێنەی پاڵیان پێوە کرد لە هەڵبژاردنەکانە و ئەویانە کرد مەزەمە مەسلحەت بووە بەڕاستی. بەرحاڵ ئەو خەڵکە کە ئەو سیارانەی کڕیوە پێویستە چارەسەریشی بۆ بکرێت، ناکرێتەوە ئەو سیارانیان لێ بسەنیت و خۆ نای هاڕی کاکی گیان خۆ گەنم نییە بیهاڕیت و بە ئاردی بێ بە خەڵک لە سبێنەی فرۆشیتەوە، کەواتە چارەسەرەکەی ئەوەیە کە نەهێڵن ئەو خەڵکە زەرەر کات. قشێکم نووسی لەسەرەوەی کە ئەو سیارانە خراپن و ئەمە ئەوە، بەڵام لە کولا پێویستە یەکێتی ئەو سیارانە بداتەوە بە ساحەبەکانیان و ڕقەمیان بداتێ، بەڵام لەمەوەدا ڕێگە نەدەن کە سیارەی ئاوا بێتە ناو هەرێمی کوردستانەوە. ناکرێ ئێوە یا کۆمەڵێک دەوڵەمەند ئەو سیارانە بێنە ناو خەڵکەوە و پاشانیش لیان بسن و ئاوا لەو خەڵکە بکەن. ئەمە ئەوە خۆشەویستانی ئارام ئەحمەد. لێرەوە من دەچمە ناو قسە و باسەکانی من. سڵاو لە کاکشەماڵ عەزیزی من بە قوربانی تۆم. سووریا و فیتنەی شیعە و سونە سڵاو سەر چاو، تاوەکو مەسەلەی پارتی و یەکێتی یان قادریەکان و نەقشبەندیەکان. عەزیزان بە وردی گوێرەم بابەتەم بگرن بۆ ئەوانەی کە ساڵانێکی زۆرە لە ناو ڕیزەکانی پارتی و یەکێتی ئەو حیزبانان بۆ ئەوەی کە کۆمەڵی حەقایقەیە بیزان. لە لایڤێکە لەوە دوام کە ڕۆژێدا دێ لە لایڤی پێم وایە هەردووای ڕوخاندنی دەوڵەتی سووریا بوو، وتم ڕۆژێدا دێ گەلان و سووریا ئاواتە خوازن سەردەمی بەشار ئەسەد بە هەموو ئەو وەحشەت و ترسناک و دیکتاتۆریەوە کە هەیبوو بگەڕێتەوە. سەرەتاکانی ئەو قسە و باسە هەر لە ئێستاوە بە دەرکەوتووە و ئەوەی کە لە سووریا ئەگوزارێ بەڕاستی کارەسەتبارە. لە سەرەتاوە ڕوون بوو ئەوانەی کە بەتەمان لە سووریا ببن بە حاکم و ببن بە دەسەڵاتدار ئەگەر لە بنەماڵی ئەسەد خراپتر نەبن، ئەگەر نائینسانتر نەبن، ئەگەر ناجۆمەرەتر نەبن، ئەگەر بکوژ و تاوانکاتر نەبن، بڕواتانە بێ باشتر نابن. ئەمە من و ئەوە مێژوو و ئەوەش ئایندا. هەڵبەتە ئەمەش بۆ خۆی خوێندنەوەی مێژووە پەلەمەکەن خۆشەویستان باسی هەموو یەکرێم شەو. ئەمە بۆ خۆی هەمووی خوێندنەوەی ئەو مێژوویە کە لە ڕۆژهاتی ناوەڕاستا هەیە. هەمومان شاهدی ئەوەین مێژوو ئەخوێنینەوە دیکتاتۆرێک دێت ستەمکارێک دێت دیکتاتۆرێک ئەڕوا ستەمکارێک ئەڕوا بە شوێنێکە. ئەمە ئیتر وای لێ هاتووە بە درێژایی سەدان ساڵی ڕابردوو
وەکو چۆن بنمونە قاجارەکان ئەڕۆن شاکانی ئێرانیان شاکان ئەڕۆن مەلاکانیان ئەوە کێشە لەسەر حکومن سەدام ئەڕوا ئەم جانەورانەی ئێستا کە لە عێراقا هەیە ئەوانەتێن بەخێر بێن دوێنێ 25/12/2024 گروپێک کە بەرهەمی فیتنەیەکە بۆ هەڵگیرساندنی ئاگری شەڕی تایفی لە سووریایە لە ناوچەی مەیسەلۆنی شاری حەلەب هێرش ئەکەنە سەر مەزارگەی ئەبوو عەبدوڵڵاه حسێن خوسەیی کە زانایەکە یەکێکە لە دامەزێنانی ئاینزای شیعەی عەلەوی ئەو ئەقڵیەتە لەم پەڕی ڕۆژهەڵاتەوە هەتا ئەو پەڕی ڕۆژهەڵات باڵایە و هەمیشە بوونی هەبووە لێرەوەیە سەدان ساڵە پلوسکی خوێنڕێژی ڕاناوەستێ بەردەوامی هەیە و هەر ڕۆژە لە ژێر ناوێکە سەر دەرەهێنێ و ئینسانەکان ئەخەنە بەرامبەر یەکتر و بە یەکتر بە کوشتیان ئەدەن و ئەیان کوژن هەمووتان ئەزان کە هەر چەندەهەیەک جارێک گروپێک لە وڵاتێکدا دێنە سەر دەسەڵات گەلەکان ئەچۆسێننەوە و خۆیان شاهانە ئەژین دوجاریش بەترسناکترین تراژیدیا و شێوەیەکی زۆر خراپ کۆتاییان پێدێ وەک شای ئێران وەکو سەدام حسین وەکو ئێسای بەشەر یا وەکو ئەوەی لیبیا کە من بەڕاستی ئەوەی لیبیان بە دیکتاتۆر نەئەزانی و بە دیکتاتۆریشی نازانم ئازیزانی من لێرەوە ئەمەوێ بە ئێوە بڵێم کە لە خزمەت تەیارەوەڵاوە تەسبیحەکەی بە قوربان دەبێت کای فەقیر ئاوایە ئازیزان ئەو شەڕانەی کە لەو ناوچانە هەن شەڕی نەتەوەیی نین بە درێژایی مێژووی شەڕی نەتەوەیی نەبووە بەڵکو بە تەواوی شەڕی دینیە شەڕی سونە و شیعەیە شەڕی ئەو هەموو دەسە و تاقمەیە لە ژێر ناوی جیاجای ئاینیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بڵاو بوونەتەوە یەکترە هاڕن ئەگەر ناوی قەومیەت هەتا ئەحزابی بەناو دیموکراسی و ئەلمانی و چەپ و مارکسیان لە خۆیان نابێت دیسان پێچەوانەکەی ڕاستە و ئەو شەڕانە هەمووی لە پشتیەوە کۆمەڵێ مواضعی تر هەیە کە ڕەنگە بە ئاشکرا نەتوان ئەوە بکەن بەڵام بە ناوی ترەوە لە ناو دنیای کایە سیاسیەکانە هەن و هەر هەمووشی بەژەوەندی تایبەتی کۆمەڵی خەڵکەکە کاری لەسەرەکە ئازیزانی من لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تەنها یەک دەوڵەت یەک حیزب نییە ئەلمانی و دیموکراسی بێ هەتا لە ڕابردووشان نەبووە بۆ ئاگداریتان چونکە بە نەزەری من بە نەزەری ئەوانەی کە خوێندنەوەی دروستیان بۆ ئەلمانیەتەیە سەر و بنی دەوڵەتی ئەلمانیەت جیاکردنەوەی دینە لە دەوڵەت کە ئەمە نەبوو واتە ئەلمانیەت و دیموکراسی درێژی گەورەیە و تەنها دێوجامەیەکە ئەوەی پێی وایە لێرەوە بە هەمووتان ئەڵێم ئەوەی پێی وایە پارتی وێشێتی ئەلمانی و دیموکراتن لە باشترین حاڵە کەسێکی عەوامە و کەسێکی نەزانە و خوێنەواری نییە و ئەسڵەنی یەک لاپەڕی نەخوێندوتەوە نازانێ دنیا چ خەبەرە لە مەیدانی فکری سیاسیە عزیزان خۆ لە خۆ نییە 1400 ساڵی لە 1400 زاینیە تەیموری لەنگ مزگەوتی ئەمەوی لە دیمەشق دەسووتێنێ پێشتری جارێک و دوای ئەوی جارێکی تر سووتێنراوە ئەم مزگەوتی ئەمەویە باشە ئەم ڕقەیشی ئەو سونە لە یەکتری لە ڕۆژی ئەوڵەوە تا بە ئەمڕۆ بەردەوامە جا لە ژێر ناوی جیاجایە زۆر جایش بە ئاشکرا و بە ناوی شیعە و سونەوە یەکتریان قەتڵ عام کردووە مێژوو سەلماندوێتی ئەمە تەنها شەڕی دەسەڵاتە باش نییە یعنی دەسەڵاتی خۆیانە و بچووکترین خزمەتی بە مرۆڤایەتی نەکردووە هەتا خزمەتیشی بە ئاینی ئیسلام نەکردووە باشە ئەم هەموو گروپ و دەسە و تاقمە بە ناوی ئاینی ئیسلامەوە هەن تەنها مەیلی سەرکردەی گروپەکان بۆ خۆسەپاندن بۆ دەسەڵات بۆ سامان کۆکردنەوە بۆ بەدەستهێنانی خۆشیەکانی ئەم دنیا بەڵام لە ژێر ناوی ئایندا وەکو چۆن ئەوانەی کە لە ژێر ناوی ئایدۆلۆژیەکانی ترەیە کارەکانەکەن بۆیە لێرەوە ئەمەوێ کۆمەڵێ شت بە ئێوە بڵێم ئازیزانی ئارام ئەحمەد هەڵبەتە ئەگەر بابەتەکەتان بۆ تازە بوو کە پێم وایە بۆتان تازەیە ئەتوانن جوان بیر بکەنەوە و ئەتوانن بە مێژوو بخوێننەوە و دیقەت بدەن کە لە باشووری کوردستانە بە تایبەتی چی ڕوئەدات یعنی بەوردی گوێ لە قسە باسەکانی ئارام ئەحمەد بگرن لە باشووری کوردستاندا لە شەستەکانەوە تا بە ئەمڕۆ شەڕێک هەیە لە بینی ئەحزابەکانە لە سەر و هەموو ئەمانەوە شەڕی جەلالی و مەلاییە واتە شەڕی پارتی وێشێتی مێژووی ئەم شەڕە بە نەزەری ئارام ئەحمەد ئەگەڕێتەوە بۆ سەردەمی مەلا شێخ خالیدی شارەزووری ناساو بە مۆلانە خالید کە لە حوتی حوزەیرانی 1970 دا لەدایک بووە لە 8 تەمووزی 1827 کۆچی دوایی کردووە
شێرکۆبیەکەس شتێکی وتووە شعرێ لەسەری خوا بزانەکەم بەرچاومەکەوێ ئەوەتان بۆ بخوێنمەوە ئازیزانی ئارام ئەحمەد لە شوێنێکا دام نابوو لەسەر شاشەی کۆمپیۆتەرەکە ئەوەتە ئەڵێ مەولانە نمەی وەژدی خوای وەکو فرمێسک لە پێڵوودا هەڵگرتە بوو بۆیە وەختەیە کە بەسەر شەودا ئەگریا و لە دوو ئاوانی ئیشراقا ئەتوایەوە دڵۆپەکان لە خەڵوەتە ئەبوون بەڕیزە چرای نور شتێکی زۆر جوانە بەڕاستی ئەوەی شێرکۆبیەکەس بۆیە حەزم کەکە گوێتان لێبێ ئەزیزان لە دوای کۆچی دوای مۆلانە خالید شێخ عوسمانی سراجەدینی یەکەم 1970 1967 شێخی گەورەی تەریقەتی نەقشبەندی دەبێتە جێنشینی مۆلانە خالید دوای ئەمیش محەممەد عوسمان سراجەدینی دووهەم دێ 1996 1997 شێخ عوسمان واتە محەممەد کوڕی محەممەد عەلاءەدین کوڕی عومەر نازانم زیائەدین هەتاوەکو دوایی ئەمیش وەکو مۆلانە خالید لە ساڵی 1950 لەبەر بارودۆخی سیاسی عێراق بەجێ هێڵێ و دەڕوا بۆ دووڕوا لە ساڵی 79 کە شۆڕشی ئیسلامی ئەکرێ وەشا ئەڕۆخێ جمهوری ئیسلامیەت دەچێتە بەغا لە 1990 تا 1990 ئەمێنێتەوە بەر لەوەی کە ڕاپەڕینەکەی کوردستان بێ لە باشووری کوردستاندا واتە بە چەند مانگێ بەلەوە هەڵەسێ ئەچێ بۆ ئەردەن لەوێ نزیکەی 2 ساڵ ئەمێنێتەوە پاشان ئەڕوا بۆ تورکیا کە لە سوێشی کانونی دووەمی 1997 بە نەخۆشی لە ئەستەمبوڵ کۆچی دواییەکە و هەر لەوێش لە باشی ماڵەکەیە بە خاک سپێراوە ئەمەوێ لێرە ئەوە بە ئێوە بڵێم ئازیزان لە 800 ساڵی پێش ئێستاوە بە دەقیقی واتە لە ساڵی 665 کۆچی کە شێخ عیسا و شێخ موسا هاتوونەتە بەرزنجە کە کوڕی سید بابە عەلی هەمەدانن و برایەکی تریشیان بە ناوی شێخ محەممەد کە ئێساش مەرقەکەی لە دەوروبەری ئەفغانستانە واتە لە کابوڵە ئەم چیرۆکە پێمانەڵێ ئەم دوو برایە کە چیرۆکەکە من زۆر بڕوان پێی نییە بەڕاستی بەڵام پێمان ئەڵێ کە ئەم دوو برایە لە هەمەدانەوە هاتوون بۆ زیارەتی ئیمام موسای کازم و ئیمام حسین لە نەجەف و کەربەلا و ئەمانە لە گەڕانەوەیاندا جارێکە ئەوە کاتی نییە لە گەڕانەوەیانە بۆ هەمەدان گەشوونەتە کوێ گەشتە بەزنجە شەوێ لەوێ لەسەر کانی و ئاوێ لە بەزنجە لە ئادەمکانێکی بچووک باشە ئەخەون گوایە ڕیوایەتەکەەوە ئاڵێ گوایە پێغەمبەر لەو شەواتە خەویان وتوانێ ئێوە لێرە بمێننەوە و ئەم شوێنە چۆڵمەکەن و بیرۆڕاکانی خۆتان بڵاوکەنەوە طبعاً من وەکو ئارام ئەحمەد هیچ گومانم لەوە نییە کە ئەم خەون و ئەم چیرۆکە دروست کراوە ئەم سێبرایە سەید محەممەد سەید موسا سەید عیسا جێگەیان پێلەق کراوە یان بە بەرنامە جودا کراونەتەوە و ئەم بۆ ئەم جێگانە نێراون دوانن هاتنەتە باشووری کوردستان یەکێکیشان ڕۆیشتۆ بۆ ئەفغانستان کە برا گەورەکەیانە دوای ئەوەیشی کە جا بزان من مۆزوعەکە ئەبێمەوە بۆ کوێ خۆشەویستان بۆی تێبگەن کە شەڕی جەلالی و مەلاوی ئەمانە لە کوێ هاتووە و بۆچی میلەتی ئێمە ڕزگاری نابێت بۆچی گەلی کورد دەستیان بە ئازادی بە مافەکانی خۆیان ناگا بەڕاستی باشە دوای ئەوەی کە بەڵێ کاکە شێخ عیسێ و شێخ موسەیە بەڵام ترکە عیسا و موسەیە باڵێن دوای ئەوەی کە شێخ موسا ئەکوژرێت سید عیسای برای ژنی موسا مارە ئەکاتەوە واتە براژنی خۆی 12 مناڵی لێ ئەبێت باشە ئەم 12 بڵاو بوونەتەوە بە کوردستانی باشوور و بە ڕۆژهەڵاتی کوردستانە باشە وەکو سەی عەبدولکەریمی قوتب کە کوڕە گەورەیەتی وەکو سەی عەلی کە گۆڕەکەی ئێستا لە باساکە لە باساکی شارباشێڕە وەکو سەی سایق کە هەمووتان ئەزانن وەکو سەی ئیسحاق کە مەزارەکەی لە گوندی کاکەیەکانە لای هەڵەبجە وەکو سەی کابل کە مەرخەکەی لە مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستانە وەکو سەی عەباس و سەید وەیسا و ئەگەر هەڵە نەبم سەی حەسەن کە ئەمانە مەرخەکەیان نەقل لە گەڵەزەردۆ لە قەرەداخە ئەمانە بەم ناوچە بڵاو بوونێتەوە کە هیچ بەڵگەیەکی سەلمێنراوی مێژوویمان نییە کە ئەم شێخ عیسێ و شێخ موسەیە کورد بن باشە بەڵام هاتوون یا هێنراون و تا بە ئەمڕۆ جێگا و ڕێگا و بوونیان هەبووە و ناویشیان دیارە بۆیە لەو سەردەمەوە تا دروستبوونی شاری سلێمانی بەدەستی پاشای بابانیەکان تا کۆمەری مەهاباد تا حیزبی هیوا تا دروستبوونی پارتی تا جابوونەوەی قادریەکان بە سەرۆکایەتی جەلال تەڵەبانی کە پێیان وتراوە باڵی مەکتەبی سیاسی خۆشەویستانی عزیز تا دروستبوونی یەکێتی و تا بە ئەمڕۆ مخابراتە دەست ڕۆیشتوەکان دەسەڵاتی بنەماڵەیە و حیزبەکانیان بە بەگ و ئاغا و شێخ و سەید و سەرۆک عەشەرەکان داوە لە تەواوی ئەو مێژوەیە خەڵکی مسکێن تەنها خۆراکی شەڕەکان بوون و تەنها قوربانی بوون و هیچی تر
شێخ و مەلا و ئاغا و بەگیش بە ئارەزوی خۆی لە هەموو سەردەمەکانە خواردویانە لەو پەڕی تاریشیە لەو پەڕی سەردەمەکانە کە دیکتاتۆرەکان حاکم بوون ئەمان بە ئارەزوی خۆیان ڕەوڕەوەکەیان هەر ئیشی کردووە و بە ئارەزوی خۆیان ژیاون و خواردویانە تەنها ئەوانە بوون بە قوربانی کە شوێن کەوتیان بوون کە مسکێنی قوربەسەر و داما بوون تەنانەت خوێندەوارەکانی کوردیش بەزانا و دانایانەوە یان دەرشیان بەمە نەکردووە یان نەیانویستووە ئەم ڕاستیانە بدرشێنن ئێستای شێخەکان سەیدەکان لە پۆسی بچووکەوە تا گەورە هەری خۆیانە هەر ئەمەیشە کورد نەتوانوێتی نەتەوە سازی بکە نەنیشیمان پەروەری بکە نەدەستی بەسەر بەخۆی و ئازادی بگا چونکە هەموو ئەمانە تا گروپە ئاینزاکانی ئێستا کە وجودیان هەیە هەمیشە دژی کورد و دژی نیشتیمان و ڕەمزەکانی کورد بوون باشە هیچ شتێکیان نەتوانەوە بۆ کورد بکەن بەڕاستی ئەوەی کە ڕزگاری خەڵکی کوردستان گرەی خواردووە ئیلاقی بەسەر هەموو ئەمانەوە هەیە هەتا ئەم ساتە وەختە کە من لەگەڵ ئێوە قساکەم لە باشووری کوردستان و ڕۆژهەڵات و ئەمانە تەنها شێخەکان ڕۆڵیان هەیە باشە تەنها ئەمان هەیە خۆ ئەمە هەر لە خۆ نیە بەڕاستی باشە لەو کاتەوە کە قادریەکان وەکو شێخ مارفی نۆدێ و دەوروبەرەکەی دژایەتیان کرد واتە دژایەتی مۆلانا خالیدیان کرد ئەویش بە ناکامی سلێمانی بەجێهێشت ئەم شەڕە لەو کاتەوە دەستی پێ کردووە هەرچەندە شێخ مارفی نۆدێ لە دواییە بە نامەیەک کە بۆ مۆلانا خالیدی ئەنووسێ داوای لێبوردنی ئەکا بەڵام ئەو نامەیە نامێکی درەنگ وەختە بەڕاستی و هیچ سوودێکی نابێت لێرەوە هەر قۆناغە لە ژێر ناوێکدا تا سەردەمی شێخ مەحموود چونکە ئەویش قادری بووە باشە نەوەی حاجی کاکەحمەدی شێخ و شێخ مارفی نۆدێ بووە لە سلێمانی نەپەڕیەوە شۆڕشەکەی شێخ مەحموودش هەولێر و باجینان لەگەڵیان نەهاتن وە شکستی خوارد چونکە نەقشبەندیەکان پشیوانیان نەکرد و بیریان نەچوو بووە کە چۆن مۆلانا خالیدیان شاربەدەر و وڵاتبەدەر کردووە هۆزی شێخ مەحموود ئەمانە قادریەکەوتە شێخ مارفی نۆدێ ئەمانە جا ئێستا هەندێک کەس هەیە ئەیانوێ ئەمە پی نەکەن بەڕاستی بڵێن کاکە وا نەبووە و ئەم سیڕاعە نەبووە ئەم کێشمە نەبووە بەڵام ئەوە بەتاواتی مڕەتی یەکەمەوە و دەیان بەڵگەی مێژووی هەیە کە ئەم سیڕاع و کێشمە هەتا ئێسەیش هەیە و دەروێش و سۆفی هەمیشە ڕقیان لە یەکتر بووە ئەمە تشتێکی ئەوە عەجیب و غەریب نییە بەڕاستی زاناکانیشیان هەمیشە دوژمنی یەکتری بوون و ڕقیان لە یەکترین بووە کاتێکە مۆلانا خالی دەڕوا بەرەو سووریا و لە ژێر دەسەڵاتی دیکتاتۆرانەی بابانەکان و نازانم قادریەکان و شێخ مارفی نۆدێ ئەوانە دەرەچێ لە ڕێگەکەیە بە بلەو بازانە ئەڕوا باوانی مەلا مستەفا لەسەر دەستی ئەمە ئەبن بە نەقشبەندی و لەگەڵ ئەمانە بن باشە هەرچی بنەماڵەی تاڵەبانی هەمووتان زانن کە قادرین تەکیەی تاڵەبان بۆ خۆی دیارە کە چییە خۆشەویستان لە کەرکووک و لەمانەیە باشە یعنی جەلا تاڵەبانیش وەکو شێخێ باش نییە ئەمانیش تاڵەبانیەکانن باش نییە کاکە تەلەفۆن مەکەن جارە بە ساقەتان بم بۆیە ئازیزە من لێرەوە ئەم شەڕەی جەلالی و مەلایی لە شەستەکانەوە دەستی پێکردووە کە جەلالیەکان سەرەتا لە ژێر ناوی باڵی مەکتەبی سیاسی دوجار بوون یەکێتی نیشتیمانی کوردستان واتە ئەمانە قادریەکانن و بنەماڵەی بازانی کە خۆیان ناونابوو پارتی دیموکراتی کوردستان واتە ئەمانش نەقشبەندیەکان بوون تا ئێستا ئەم شەڕە هەر ئاوە بەردەوامە جا ئەوەی کە خەڵکانی هەن نەقشبەندی بوون و بوونەتە یەکێتی و قادری بوون بوونەتە پارتی ئەوانە بەس کێرانە دوای ئەو مۆزوعانە کەوتون و ئاگاداری مێژوو نەبوون وەکو چۆن بە هەزاران ئینسانی بەدبەخت و چارەڕەش دوای کێتی و پارتی کەوتووە هەتا ئێسش دوایان کەوتووە ئەکوژێ لەناو ئەچێ بەڵام ئیسفادەیشیان نەکردووە بەڕاستی بەس قوربانێکی بێگوناح بوون شێخ خواردوێتی کۆمەڵێک شێخ و بەگو و ئاغا و ئەمانە بۆ خۆیان خواردوێنە بنەماڵەی بازانی یا بنەماڵەی تاڵەبانی بۆ خۆیان خواردوێنە بۆیە قادریەکان حیزبیان ناوناوە باڵی مەکتەبی سیاسی پاشانێکێتی ناوێنەوە ببوونە بەناوی مارکسیەوە بووە بەناوی ماۆیەوە بەناوی سۆسیال دیموکراتەوە بووە بنەماڵی بازانی ناوێن نەخوایان ناوە پارتی ناوێن ناوە دیموکراسی خوازواتە کوردستانی یا کوردایەتی بەڵام سەرتاپای ئەم مۆزوعانە هەر هەمووی درۆیە خۆشەویستە باش نییە شەڕی بناغەیی هەردووچیان لە باشووری کوردستانە شەڕی قادریەکان و نەقشبەندیەکانە لە ڕوانگەی ئەو دەستگا مەخابەتیانەوە کە هەیە چونکە هەمووتان ئەبێ ئەو بزانن هەر ئەوەیشە کە دوجار ئەم جەلالی و مەلاییە یان ڕاستە بڵێم ئەم قادری و نەقشبەندیە دەبن بە هەر شتێک باش نییە یعنی یەکێتی و پارتی ئاوای دابنێتەوە باشە ئەبن بە هەر شتێ بەڵام نە ئەبنە مارکسی نە ئەبنە دیموکراسی خواست نە ئەبنە دینی نە نیشتیمان پەروەرن نە کوردستانن نە کوردایەتیەکەن باشە چونکە هەموو ئەو ناوانەی کە دایان ناوە کەیسە یەکە باسم کرد تەنها دەمامک بێ بوو دەمامکێک بوو بەس لێرەوەیە کێشەی کورد
سەدان ساڵە لەناو خۆیدا دەخولێتەوە و بە ئاکامی خۆی ناگا و سەرکەوتن بەدەست ناهێنێت چونکە ئەم شەڕانە هیچی ناڵێ بەڕاستی شەڕی شێخەکان و شەڕی مەلاکان شەڕی ئەمانە بە هیچ جۆرە ڕێگە نادا بەڕاستی ئێستا باسی ئەوشتان بۆ کەم ئەوەی عیرفانی عەبدولعەزیز و خوشکەکەی و شاسوار و ئەمانە بۆتان باسەکەم خۆشەویستان کە ئێمە ئەبێ ئەم خوێندنەوەانە بکەی بۆی تێبگەین کە لە کۆمەڵگای ئێمە چییە گوزەرێ بەڕاستی بۆچی ئەم مێژووی ئێمە ئەوان وسراوەتەوە بۆچی ئێمە دەستمان بە ئازادی ناگا بۆچی گەلی ئێمە ڕزگاری نابێ بۆچی هەمیشە ئێمە لە ناویەکە نەیاریەتین چی ئەم نارانەی خوڵقاندووە بەڕاستی چی ئەم هەمووانی دروست کردووە لەناو گەلی کووردا باشە جا ئەوەی کە یەکێتی و پارتی هەزاران کەسیان بە کوژداوە دژی یەکتر و یەکتریان کوشتووە هیچ لەو حقیقەتە ناگۆڕێ ئەوانە توانیویانە لە ژێر ناوی ئەحزابدا لە ژێر ناوی کۆمەڵە دەسەڵاتی سەردەمیانەیە بە ناوی کوردەوە بە ناوی کوردستانەوە بە ناوی ئازادیەوە باشە درێژە بۆ شەڕە بدەن هیچیشیان نیانتوانیوە یەکتر بخەن هەتا ئێستا هەم قادریەکان ماون هەم نەقشبەندیەکان ماون هەم یەکێتیەکان ماون هەم پارتیەکانیش ماون باشە ئەوەیشی کە لەم یاریە بووە بە قوربانی تەنها خەڵکە نەزار و داماوەکە بوون تا ئێستاش زۆرێک کە دوایکی توی پارتی کەوتون بۆ ئاگرە ئەسووتێن ئێشتا هەر بە ئاگا نایەنەوە چونکە نیچە پێم وایە ئەوە قسەیەکی زۆر زۆر جوانی هەیە کە ئەڵێ دووشت لەم دنیاەیە کۆتاییان نایێت سروشت و حەماقەتی مرۆڤ ئەڵێ بەڵام لە یەکەمیان گومانم هەیە واتە گومانی لەوە هەیە واتە ئەکرێ سروشت کۆتایی پێبێ بەڵام حەماقەتی مرۆڤ هەرگیز کۆتایی پێ نایێت ئێمەش وەکو گەلی کورد لەم حەماقەتەیە بەشی شێرمان پێ بڕێ بەڕاستی هەر لەبەرەوە ئێستا حەماقەت سەرتاپای باشووری کوردستانی گرتوتەوە ئازیزانی ئارام ئەحمەد هیچ پێتان ناخۆش نەبێ ئەو قسانێکی یەکەم ئەوە حەقیقەتە بەڕاستی بەڵێ ئەنیشتاینە پێم وایە ببوورە بە هەڵەوت بێتم بەرحاڵ قسەکەم بەلاوە جوان بوو بۆیە وتم ئەنیشتاینە دەست خۆش بە سپاس بە ڕاستکردنەوەکەی اینجا ئازیزانی ئارام ئەحمەد ئەوەی کە ئێستا لە سووریا ڕوئەدا شەڕی شیعە و سوننیە یا عەلەویەکان و سوننیە هەمان سینارێژ لە عێراقا ڕوئەدا لە ئێستاوە پێتان بڵێم ئەگەر لە سووریایە بەری پێنەژیرێت باشە کە ڕوویشیە ئەو کاتە هەموو ئەو چواردۆرە ئەسووتێنێ و هیچ کەسێک قازانج ناکە بازرگانەکانی دین و دیموکراسی و سوننە و شیعە و ئەلەم بابەتانە نەبێت بەس ئەوان قازانجەکەن باشە وەکو چۆن 100 ساڵە لە باشوور گەلی کورد ئەخەڵەتێن بە ناوی حیزب و بە ناوی ڕزگاری و بە ناوی نیشتیمان و بە ناوی ئازادیەوە دوجاری شەڕی دوو گروپە بەڕێی ئارام ئەحمەد کە من ناون قادریەکان و نەقشبەندیەکان هەر ئەوەش بوو دوای 100 ساڵ ئەم دوو ئەقلیەتە لە ژێر ناوە جیاجیەکاندا نە ڕزگاری نیشتیمانیان هێنا نە ئازادیان هێنا نە مافی خەڵکی کوردستانی هێنا ئێسش ئەیبینی کە وەسعی کوردستان لە هەموو سەردەمەکان خراپتر و تاریکترە و هیچ ئایندەیەکیش بەڕاستی بوونی نییە تەنها لەبەر ئەوەی ئەوان پاڵیان قسەیەک ویستن لەسەر ئەوە بەتان باسم خۆشەویستان کە بۆچی زۆرێک دەنگێکی زۆر لە باشووری کوردستانە هەیە دژی چین دژی پەکەکەن و دژی پێدەن و دژی ڕۆژئاوی کوردستان با ئەمە لە ڕوانگەی تێفکرینی ئارام ئەحمەدەوە بۆ هەمووتان ڕوون بێت واتە ئەمەوێ بیکەم بە کۆتا پرسیاری بابەتەکەم باش نییە یعنی پرسیارەکە لێرەوە دەست پێ بکەن کە بۆچی ئێستا لە شێخەوە لە سەییدەوە لە بنەماڵەی بازانیەوە لە ئیسلامیەکانەوە بۆچی ئەمانە دژایەتی ڕۆژئاوا و پێداکەن بۆچی دژایەتیەکەن ئێوە تا ئێستا خوێنەوەیەکتان بینیوە وەڵام بەم قەزیە بداتەوە ئایا کەسێکتان بینیوە کە بێت تەحلیل لێ بکە و ورد بێتەوە کە بۆچی ئەمانە بەیەکەوە یەک ئەگرن دژی پێدەوە و دژی خەڵکی کوردستانی ڕۆژئاوا هونەرەکەی لە چییە هەر لە خۆیە هەر لە خۆ نییە بەڕێکەوتە بەڕێکەوتیش نییە ئەمە هەمووی خەت و خطوتە هەمووی داڕژراوە بەڕاستی نا تەنها لەبەر ئەوەیە ئەوان واتە ڕۆژئاوا و پارتی کریەکاران پاڵیان بە گەلەکەیانەوە بە وڵاتەکەیانەوە داوە نەچوونەوەتە ناو ئەو شەڕە مێژوویانەی ئەمانەوە و مێژوویەکی تەواو نوێیان هەیە و سەرەتایەکی نوێیە و ئەیانەوێ ئایندەیەکی تیژ بێتە بوون بوونی ئەو دنیا بینیوم ئەو ئەقلیەتەی پێدە و کوردانی باکوور و ڕۆژئاوا تەواو نەتەوەیی و نیشتیمانی و مرۆڤانەیە واتە مرۆڤ دۆستیە و بە زەریری وجودی هەموو ئەو ناوانەیە کە لە مێژووی ئێمەدا سەدان ساڵە هەن و بوونەتە بەڵا بووە گەل و نیشتیمان و پارچە پارچە بوون و کەتبوون و وردبوونی کورد و خاکی کوردستان بەڕاستی بۆیە لێرەوە بە ئاشکرا ئیڵێم ئەو زەربە و شەلاقەی گروپی ئیسلامی و شێخ و سەید و هاوچەشنەکانیان لە دۆزی ڕەوای کوردیان داوە هیچ دوژمنێک لێ نەداوە ئازیزانی ئارام ئەحمەد
ئەمانە هیچ کاتێ ڕێگەیان نەداوە کوردان پشت و پەنای یەکتر بن و یەکگرتوو بن داژیکەران هەمیشە لە ڕێگای ئەمانەوە کوردیان پارچە پارچە کردووە و خستویانن وە لە ناویان بردووە هەمیشە ئاوا بووە بۆیە وجود و ئەقلیەتی پەکەکە کە لە ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیلەوە دژایەتی ئەکرێ تەنها لەبەر خاتری تورکیای ئەندامی ناتۆ نییە بەڕاستی کە داژیکەری کوردستانە بەڵکو لەبەر ئەوەیە هەڵقوڵاوی ناو ئەقلیەتی مخابراتیانەی ئەوان نییە بە ناوی تەریقەتەکان و شێخەکان و سەیدەکان و ئیسلامیەکانەوە لێرەوەیە تەنها کوردە هوشیارەکەیە پشتیوانی ئەمانە ئەکا و هەموو ئەوانەی تر وەکو تورکیا دژی پێکەکە و پێدەن و دژی کوردن بەڕاستی چونکە بە خەتەری ئەزانن لەسەر وجود و لەسەرمانەوەی خۆیان بەڕاستی بۆیە تورکیا کاتێ ئەڵێ با پێدا لە پەکە دوورکەوێتەوە ئەمە درێژی تەواو عیارە 24 بەڕێسە ئەو کورد قوبوڵ ناکە نەک بە زیندوی حتا بە مردویش ئیلاقی بەسەر پەکە و مەکەوە نییە ئەوە تەنها بیانویەکە بەڕاستی ئەمە لە من تێبگەن لێرە شەون بە ئاشکای پەتانەڵێم پەکەکە لە شاخان نەمێنێ پێدەش نامێنێ بۆ ئەگەدەیدا هیچ کەسێکی عاقڵ ناتوانێت بڕوا بۆ بکە ئەگەر پاتی کرێکاران نەمێنێ تورکیا مافەکانی کوردان دەسەبەرەکە ئەگەر وایە با تورکیا بفەرمێ لە شارەکانی باکوور و لە تورکیایە مافەکانی کورد بدە بڕواتان نەبێ پەکەکە خۆی کۆتایی پێدێت ئەگەر تورکیا بتوانێت قەزیەی کورد چارەسەرکە لە پەرلەمانە بە دەستور بە یاسا کێشەکانی کورد لە وڵاتە چارەسەرکە دڵنیا بە پەکە خۆی بۆ خۆی نامێنێ ڕاستی یعنی پەکەکە قەزیە نامێنێ ئەسڵەن تا خەبات تێکۆشانی بۆ بکە ئەگەر تورکیا ڕاستەکە بەڵام تورکیا درۆکە تورکیا ئەوێ ڕۆژئاوای کوردستان نەبێ ئەوێ کورد نەبێ ئیلاقی بە پەکەکەەوە نییە بەڕاستی هەر کەسێک لە ئێوە لە هەر سەر بە هەر لایەنێ بوو وتی کە ئاکەی گیان ئەوە بۆیە تورکیاواکە لە پێدە و لە ڕۆژئاوا لەبەر پەکەکەیە یەکسەر بڵێ کاکە عەنبەروەری خوارد یەکسەر وای پێ بڵێ بەڕاستی چونکە ئەوە درێژی تەواو عیارە 24 و ئەسڵ و ئەساسی نییە بەڕاستی باشە لێرەوە تێبگەن بۆچی شێخ و سەید و ئیسلامیەکان دژی تەوژمی کوردانەی ڕۆژئاوان باشە لەبەر چییە لەبەرەوەی کە زۆربەی زۆری ئەمانە بەڕاستی بەکرێژیراو بوون ئەمانە عەمیرن بەڕاستی ئەمانە داجیکران لەسەر خاکی ئێمەیە ئەمانەی چاندووە و بەکاریان دەهێنێ بەڕاستی ئەمانە هیچ شتێکیان ناوێت تەنها بە ناوی دینەوە کارەکەن و وەخوان ئەژێنن ئەمڕۆ گوێم لە قسەکانی هینەوە بوو خۆشەویستان منیرە عەلی عەبدولعەزیزەوە بوو من نازانم ئایا ئەم منیرەیە خوشکی عیرفانە من نازانم بەڕاستی بەرحاڵ بەڵام سەر بۆ بنەماڵەیە بەرحاڵ ئەڵێ چی عەزیزان ئەڵێ ئێمە دەمێکە پەیوەندیمان لەگەڵ جوولانی هەیە باشە ئێمە نەزانم کە ڕاستەکات باش نییە ڕاستەکە ئەمان بە بنەماڵە دۆسی جوولانین بە بنەماڵە پەیوەندیان هەیە لە پەیوەندیان هەبووە لەگەڵ داعش و لەگەڵ بەرەی نازانم چی و لەگەڵ جوولانی و کاتی خۆی لەگەڵ زەرقاوی و لەگەڵ میتی تورکە چونکە ئەمانە جاسووسی دەوڵەتە خلیجیەکان و مخابەتانی جیهانی عەرەبین بەڕاستی لەبەرەوەیە ئەم بنەماڵەی مەلا عوسمان و مەلا عەلی و مەلا کێشێ ئەمانە لە هەڵەبجەیە کە لە ساڵی پەنجاکانەوە چەقێنراون لە خۆ لەویا دروست نەبوون بەڕاستی ئەو بنەماڵەیە کاکە لە خۆ دروست نەبوون لە خۆ حیزبیان بۆ دروست نەکردوون لە باشووری کوردستانە باش نییە بۆیە کاتێک ئەڵێ ئێمە دەمێک کە پەیوەندیمان لەگەڵ جوولانیا هەیە خۆ جوولانی پێشە داعش بووە کاکە کەواتە ئەم بنەماڵەی عیرفان و ئەم منیرەیە دۆستی ئەو بوون دۆستی داعشەکان بوون بەڕاستی یعنی قسەکەی خۆی ئەیسێدمێنێ ئەمە شتێک نییە کە من دابنیشم ئیدعای بۆ بکەم و ئادەم بابەتانە خۆی ئەڵێ ئێمە دەمێکەیە ئیلاقەمان لەگەڵ جوولانیا هەیە قسەکەی ڕاستە ئیلاقەشان لەگەڵ جوولانیا هەبوو کەتێکە داعش بوون کە داعش بووە ئیلاقیان لەگەڵ زەرقاویشە بووە ئیلاقیان لەگەڵ ئوسامە بن لادنیشە بووە خۆ کوڕی ئەمان لە پاکستان و ناکوژراوە لەگەڵ قاعیدە و لەگەڵ ئوسامە بن لادنە ئازیزانی ئارام محەممەد و هەر ئەم بنەماڵەیە لەگەڵ میتی تورکیشە بەڕاستی ئیلاقیان هەیە حتا جاسووسیشن ئەم بنەماڵەی عیرفان و ئانم بابەتانە یعنی ئەمانە بە ئاشکرا بەڕاستی نۆکەری میت و نۆکەری تورکیایە ئەمانە لە ساڵی پەنجاکانەوە بۆ ئەوە چەقێنراون بۆ ئەوەی کە جاسووس بن بەسەر خەڵکی کوردستانەوە بۆ ئەوەی نەهێڵن کورد دەستیان بە مافەکانی خۆی بکات باشە بۆ لە ناوبردنی دۆزی ڕەوای کووردە هەل لێرەوەیە بۆیە ئەشێ ئەبێ بەمیت لە بەرامبەر کوردانی هاوڕێگەسەکەی خۆیان کە کوردانی هینە کوردانی ڕۆژئاوایە ئەچێ بە شانازی بۆکە کە لەگەڵ کابرایەکی خوێنخۆر و کۆنە داعشە کە جوولانیە لەگەڵ ئەوە ئیلاقیان هەبووە بەڕاستی
باشە شانازی بۆکە منیرە جاڵی مانگای مالوانە ئەمەەی خواردووە ئاوا خڕبۆتەوە ئازیزانی هەموو گیانی وەرگۆکم و ئارەم بابەتانێ باش نییە بۆیە ئازیزان ئەبێ ئێوە بزان کە ئەمانە بۆچی خوڕکێنراون باشە ئەگەر خەڵکی کوردستان بەڕاستی هوشیار بوونایە دەبوو ئەمانە وڵات بەدەر و هەڵەبجە بەدەر بکەن تا ئەو هەناسە پیسیان کە هەیەە هەناسەی خیانەتکارانیان هەوای کوردستان لەوە زیاتر بەڕاستی پیس نەکەن چۆن دەبێ ژنێک دابنیشێ ئەم منیرەیە بڵێ ئێمە دەبێکە ئیلاقەمان لەگە جۆلانی هەیە شانازی پێوەکە ئەی بۆ ئیلاقە لەگەڵ پەکەکەیانە ئەی بۆ ئیلاقە لەگەڵ مەزلومانیە ئەی بۆ ئیلاقە لە کوردانی ڕۆژ ئاوانیە نا چکە تۆ جاسوسی میتی بەڕاستی تۆ لە هەڵەبجە و شارەزور و پێنجۆن و گەرمیانە ئەچی ئاوە GPS ئەەکەی بەسیارەی کادرانی پەکەکە و پێدەوە بۆی تورکیا تیارەکەی بێ شەهیدیان بکە ئێوە خائینن لە ناو نیشتیمانەکەی ئێمە بەڕاستی باشە منیرەیەک ئەمەندە بیعقڵە ئەمەندە گەمژەیە ئەمەندە نەخوێنەوارە ئەڵێ بە 11 ڕۆژ شۆڕش کرا لە سووریا کورە هەی دامایە قوڕ بەسەر تۆ ئەمەنە چۆری خواردووە غەبغەبەکە ئاوا بەربۆتەوە هەموو ژیانی ورگە باشە ئاوا ناوقەوە نایەتەوە دەست نایەتەوە بە ناوقەوتە زیاتر لە 15-20 ساڵ لە سووریا شەڕە بەشار ئەسەد تەنها دیمەشقی بەدەستەوە مابوو باسی چیەکەی تۆ 11 ڕۆژی چی 20 ساڵی ڕەبەقە لە سووریا شەڕە بەشار ئەسەد دەمێکە ڕووخاوە ئەو شەوە من باسم کرد بەشار ئەسەد و حکوومەتەکەی تەنها وەکو شتێکی سیادی مابوون لەنەوە یەکگرتوەکان ئەگینە دەمێکە بەشار ئەسەد ڕووخاوە 11 ڕۆژی چی نەخوێنەوە باشە بۆیە ئازیزان ئەم بنەماڵانە کە دروست کراون لە مێژووی ئێمەیە تەنها داگیرکەران دروستیان کردوون بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بۆ لە ناوبردنی قەزی کوردی بۆ ئەوەی ئێستا ئەو بنەماڵی مەلا عیرفان و فڵان و فیسار و ئەلەم بابەتان و بنەماڵی بارزانیە هەموو ئاواتیان ئەوەیە هەموو ئاواتیان ئەوەیە پەکەکە نەمێنێت هەموو ئاواتیانەوە پێدە نەمێنێت هەموو ئاواتیان ئەوەیە بەیانی کەسانێکی وەکو جوولانی و ئەو ئیسلامەتون ڕەوانە هەموو ڕۆژ ئاوات داگیرکەنەوە و هەموو کورد لەو ناوە بکوژن باش نییە ئەمانە خائینن بەڕاستی ئەمانە بەکرێ گیراون بنەماڵی مەلا عەلی و مەلا عوسمان و مەلا کێو ئەمانە بنەماڵەیەکن کە جاسوسن لە ڕاستیە دروست کراون لە ساڵی 50کانەوە لە میسر و لە شێخی سعودی ئەوانە هاتوون تەنها بۆ ئەمە لە منی وەربگن بەڕاستی هەر لەبەر ئەوەیشە لە 150 ساڵی ڕابردووە وەکو ئەو شێخەی کە من بنمونە هێنامەوە لە شێخ عیسی و شێخ موسیەوە چۆن لە هەمەدانەوە هاتوون و چوون بۆ زیارەتی ئیمامی کازم و بۆ نازانم حسین و ئەلەم بابەتانە بۆ جەهو کەربەلا کە هێنەوە لە هیندا ئەنیشندا بەرزنجە لێرەوە ئەم شێخانە زۆربەی زۆریان بە بنەچە کورد نین بەڕاستی یعنی ڕەگەزەکەیان کورد نییە هەمووی نێراون لە حەقیقەتە یەک کەس بێ لە مێژە بۆم بسەلمێنێ بڵێ ئەمانە کورد بوون زەحمەت نەبێ باشە کاتنێتە بەرزنجە هەموو کوڕەکانیشان هەموو بابە ئێوە خۆتان لەیەکی بنەوە هەر کەسە لە ئاسی خۆیەوە تۆ خوێنەواری یانە خوێنەواری بیرکەرەوە بۆچی بە درێژایی مێژوو باشە بە درێژایی مێژوو بۆچی هەموو قەزیەکەی ئێمە بەدەست شێخ و بەدەست سەید و بەدەست ئاغا و بەدەست دەرەبەدەوەی بۆچی کاکە خۆم هەر لەخۆ نییە ئازیزانی ئارام ئەحمەد هەر لەخۆ نییە باشە نەوشام سەفا نەوجیرفان مستەفای دەست ئەم شەوی لە هەموو شوێکی ناخۆشی بێ نەوشام سەفا کە 1 ملیار دلاری لە ئێمە دزی هەموو تەمەنێکێتی بێبڕ نایە بەسکتێریەتی بۆ مامجلال نایڵێت چکە مامجلال قادریە شێخە ئەبێ ئەو سکرتێریەتی بێت چۆن لەبێ کابرایەکی مسکێنی وەکو نەوشام سەفا بێ بە سکرتێر شەید ئارام ئەچێتە شاخ خێرایی کوژن ئازاد هەورامی ئەچێ خێرایی کوژن باش نییە ئێستا لە لاویانە بن کاک عیرفان خواردی بە قوربانە عیرفان یەک تەنەکەی خوارد ئەوە ئارام ئەحمەد سڵ لێ ئەوە کاوە بزانین گوێن بە ئارام ئەحمەد نێن ها بنەماڵەکەتان لە هەڵەبجەیە بنەماڵەیەکی جاسوسی نێودەوڵەتین باش نییە دژی کوردن دژی وڵاتی ئێمە لە حەقیقەتە باش نییە ئێوە ئەتانەوێ نیشتیمانی ئێمە بفرۆشن لە ڕاستیە هەر کەسێ هەر حرەکەتێ بیەوێ دیفاع لە قەزی کوردی بکە ئێوە چون دژایەتیەکەن خۆشبەختانەش خەڵکی باشووری کوردستان حسابتان بۆ ناکە ولا تەکوسیکیش ناهێنن لە باشووری کوردستانە بە 4-5 حیزب نەتانتوانین یەکوسی بێن کەس بۆ ئێوە ناکە بنەماڵی مەلا عەلی و نازانم چی و ئەلەم بابەتان چۆن ئێوە لە ساڵی 60ەکانەوە مخابراتی دنیای عەرەبی لە هەڵەبجە چەقاندوێن باش نییە ئێوە خۆتان هیچ نین بەڕاستی حقتان هیچ نین تەنها دایان ناون ئێستا ئازیزان ئەگەر دەستگای مخابراتی هۆڵەندا یاهی ئاڵمان یاهی ئەمریکا بیەوێ لە ماوەی 1 دانە مانگە ئارام ئەحمەد ئاوا گەوراکات فویتیەکە بە ئارەزوی خۆی باشە علی قەرەداخیش خائینە
علي قەرەداخی جاسووسە بەمانای کەلیمە نۆکەری داگیرکەرانە و ئەویش سەربەو فاشیزمی عەرەبیە بە ناوی دینەوە و ئەوانە ئەبێت تفیان لێ بکرێ بەڕاستی نەخەڵەتا بن دابنیشن پێتان وابێ ئەگەر بێڕێزی و سوکایەتی بە مەلاعەلی و نازانم بە عیرفان و ئەمانە بکەن ئەوە دین و ئەمە هیچ عیلاقی بە دینەوە بەڕاستی بڕواتان نەبێ عەزیزان خوش ئەوانەی ناوێت بابەرگیزان قەسەم بەخوا ئاینی پیرۆزی ئیسلامیش منیرە و عیرفان و عەلی قەرەداخی و ئەمانەی نایە بابەش ئەو ڕاستی بزانن ئەمانە بە ناوی ئیسلامەوە قسەیەکەن نەتان خەڵەتێن و بترسن و بڵێن ئایت خواوانە ئەمانە بە نەفرەتیان کەن بەڕاستی تفکەنە ناوچاوانیان تفکەنە ڕیشیان ئەم خائینانە لأن نتسنها هيج علاقة بأيني فلوسي إسلام وهني أجزاني على محمد هيج علاقة نية براسي من باش بحالي خوم تو أحزابي إسلاميت هي لسا تشاو برام كدشي قال لك خوبي من بلامار إيه براسي أحزابي إسلاميت أبي دفع لك لك خوكي براسي أبي دفع نشمانك خوكي وكوشون إسلامي كاني تركيا دفاع لزماني تركي لقلي ترك لنشتماني تركانا كان باشا إسلام لإيرانا دفاع لقلي فارسكا دفاع لقلي نازام شوشي أكا ودفاع لأدبيات وميجي فارسكانكا عرب كان لهمو دولة كان كأكثرية إسلام ومسلمان بهمو أحزاب كانوا دولة كانوا دفاع كان لخاشي خوان لولاتي خوان لزماني عربي خوان لنشتماني خوان ولا دينك خوشيان باشا توش أجر إسلامي بيلا وكان سسر وسرشاوم برام أبي إسلامي كي نشتماني بي براسي أبي إسلامي شي كردستاني بي براسي أبي تيب كوشي وكو إسلاميك شركة قلقي مش إسلاما لبيناوي رزقارية لبيناوي آزادية لبيناوي ما فكاني خويا أجر بوي بكوسب أو تو بكري جيراوي وكو بن مالي عرفان باشا وكو علي قەرەداخی أو تو خائني لحقيقته أبي أما ليش كينو براسي تمام هر إسلاميك لباشوري كردستانا دژی گەئاوات و ئامانجی گەلەکەی ئێمە بێ ئەوە نۆکەری داگیرکەرانی کوردستانە ئەوە ئیسلام نییە بەڕاستی چونکە گەلی ئێمە وەکو گەلی کورد هەزاران ساڵە خوددا لەسەر ئەو عەرزانەی کوردستان لەسەر ئەو زەویانە دروستی کردووە بەڕاستی باشە ئەبێ دەستی بە ئاوات و ئامانجەکانی خۆی بگا ئەبێ دەستی بە مەفەکانی خۆی بگا بەڕاستی باش نییە لەبەرەوە هەر کەذابێ هەر درۆزنێ بە ناوی دینەوە دژی گەلەکەمان دژی نیشیمانەکەمان بوو ئەبێ بند بدەمیا بەڕاستی باشا هر کسی وتی من بلوی کرد بم بلوی کردستانی بم من اسلامم ابي بي بدمیا ابي تکراری نکه ابي ضربی لی ابي کوتای بر رفاقت شی بینی حقیقتا ابي کوتای ببینید باش نی چون که خدا به خدای خوی بلوی قرآن بنیاره بو حضرت پیغمبر انسانی درست کردو براسی کردی درست کردو واتا کرد عرب ترک بلوچ فلان پیش اسلام هاتون باشا كواتا خدا لبر خاطري كرد لبر خاطري عرب لبر خاطري مروفايتي قرآني بو حضرت محمد نردوه باش نيه ابي نتوكل بيش هموشتك بيت ابي تو ناتواني اسلامي شي كرد بي ابي كردي شي اسلامي بيت هر كسي ودي من اسلامي شي كردم او فاشيزم يا هالخلطاوه قمجين راو بمعنى كلمه قمجين خناري هيش نازاني يا اوي جاسوس لراسي دائما لبر هو خداش كردي دبي خوي دروسي كردوه اي بما فكاني خوي بكات طب اما حقتك ايه لما بداش تيجي تنيه خوش بيساني على محمد اسلامي كردي سسلو سچاوا كانوا اوكو اسلامي تركا كان با اسلامي تركا كان بولاتك خوان چون خوش بيسان بو تركا كان چون بو زمانو ادبيات وكلتورش خوان چونه فارس كان لايران عزيزاني على محمد هميان مسلمان خوا پرستن بو گلكي خوان چون بو نشمانكي خوان چون عرب كان خوان چون كرديش ابي وابي براسي اسلامي كرديش ابي بو جوره بيت اگر بو جوره نبو او خائنه براسي او دجمن دايناوا بو اويكا كرد دسي باوتو اماجكاني خوي نكات لبروا قد نخلتين بو قسانا بليكاك هو اسلام او ما مصاي عيني او الرشي وايو انا بابتانا ابي شرق بني برشي او اقدشي قال لك خوي بو براسي تمام ابي شرق ريش هيش قيمتي كينيه كاك جيان ريش يا قرباني بم ريش الى حين بس الاوكاك تمام اگر بريش بي رسم هي بو بياو شاكا كان بزنيش ريشي هي كاك هاد بزن بزني خوي ريشي هي كاك تو اوايا من اواقس اكم طاقتي بينو برو امانه منيه للراسيه باشا واوشي كمن ايلم ديتقاشي حقيقيه وديتقاشي الراسيه ايسالي رو بيوالم همو كرد وهتاك بتاشي كرد لا اسلام وهتا او بري بيدينكي باشا هر حزب يقبل ابي الدفاع للرجاء كردستان كات
ئەبێ دیفاع لە ڕۆژئاوای کوردستان کە ئەبێ بە پارە بێت بە معنەوی بێت بە مادی بێت بە هەر ڕێگەیە بێت ئەبێ پشتیوانی ئەو گەلی ئێمە کە لە ڕۆژئاوا چونکە ئەگەر گەلی کورد لە ڕۆژئاوا نەما باشووریش نامێنێ ئەو کاتە دەرپێکەی عیرفان و منیرێش ئەبن فڕێ ئەدەن بەڕاستی ئەوە باش ئەو ڕاستی بزانن وا نەزانن تورک ئەگە سبەینێ پاکەکە و پێدە و ئەمانە نەما تورک ئیتر ئەڵێ بژی کورد و وەرن کوردەکان ئەوەی ئێوە ڕزگار بوون نا شێخ سەعیدی پیران کە هەر شێخ بوو مسلمانیش بوو ڕیشیشی هەبوو پیاوێکیش بوو کە هەمومان ئەمێژەکەیمان ئاگادارین بردیانە بەردەم پەتی سێدارەوەی ئەعدامیان کرد حەسەنی خەیری هاتە لۆزان و ئەمانە باش نییە وتی بەجلی کوردیەوە وتی ئێمە هەمومان لە حەزەکەین لەگەڵ تورکەکانە لە کۆماری تووشا بەیەکەوە بین و ئێمە جیابوونەوەمان ناوێت باشە لە دوایە ئەتاتورک خۆی بردی ئیشەکەی پێکرد کە هێنایەوە ئیعدامی کرد وتی تۆ بەجلی کوردیەوە هاتی بە تۆ خۆ منێ بردووە وتی نا تەواو ئیشەکەشی پێکرد و لە دوای ئیعدامیشی کرد سەلاح الدین بەهادینی ساختەشی ئەڵێ مەڕە گێژەیە دایما ئەڵێ یەک قڕا بە ئارەقی خواردوێتەوە تۆش هەر وا لێکە تووشیا بە باش بیزانیت ئێستا ڕۆژووی کوڵە بنە سەلاح الدین بەهادین چووی لەگەڵ میتا دانیشی لە تورکیایە تۆش هەر وا لێ کاس بینێ ئەگەر ئێستا تۆی وەکو جاش بۆچی ئەوێ تۆی ئەوێ عیرفانی ئەوێ منیرەی ئەوێ وەکو جاش وەکو می بۆ ئەوەیە کە وەکو حەسەنی خێری شەڕەکەتان پێ بکە کە شەڕەکەی بردەوە ئێوە چین کاکە ئێوە لە سێدارە ئەیە ئەتانکە بە پێڵاو لە پێتانەکە بەڕاستی بۆ لەبەرەوەی کوردن جا ئەو کاتە هەتا ئێوارە هاوارکەی بڵێ ئێمە هەمومان مسلمانین و ئێمە کوردمان ناوێ و کوردستانمان ناوێ و ئیسلاممانەوێ ئەوەڵێ بڕە بیخولێنەرەوە بابا تۆ کوردی تۆ کوردی ئەبێ بڕۆی ئەبێ ئەعدام کەیت بن ناوشی بەڕاستی ئەمە بخەنە مێشی خۆتانەوە ئەگەر مێشتان دوور لە ڕووی ئەو کەسەی گوێ لێمە ئەگەر مێشتان پیساییتیانە ئەوە بخەنە مێشتانە بەڕاستی سەلاح الدینی بیجامە لە پێ ئەبێت تفیلێکی بەڕاستی کەس ناڵێ ڕێزی سەلاح الدین بگرە و پیاوێکی پیرە پیاوی پیرە خائینە پیاوی پیرە جاشە پیاوی پیرە ئەو مەڕە گێژەیە میتی تورکە بەڕاستی ئەبێ نەفەتی لێ بکرێ بەڕاستی بە نەفەتی لێ بکرێ ئەمە ئاوایە باشە اینجا جا شاسوارێک هەیە شاسوار جوتیکە هەمووتان ئەیناسن خۆشەویستە شاسوار جوتیکە بەناوبانە لەگەڵ سروە گونڕوتی خوشکە باشە بزانن ئەو شاسوارە یا ئەو سروە گونڕوتەی خوشکی کە ئەو کاتە زمانیان بە قەدەری یەک تاکە پێڵە دەمی جزمە درێژ بوو بزانە ئێستا باسی چیەکەن شاسوار و تەلەڤیزیۆنەکەی بزانە باسی ڕۆژئاواکە بزانە یەک قسە ئەکە بزانە یەک پشتیوانی ئەکە بزانە ئەندام پەرلەمانەکانی باسی موچاکەن بزانە یەکیان هەڵوێسی هەیە لە بەرامبەر کوردانی ڕۆژئاوا و ئەو شەڕانەی کە ئێستا هەیە خوێنەڕژێ هیچیان نیانە بۆ چونکە شاسوار بێشەرەفە شاسوار فاسدە چونکە شاسوار کەسێکە دروست کراوە ئەویش تەنها وەکو بزنس بۆ پارەپیاکردن بڕاستی من کاتی خۆی لە خۆ نەموت وتم قۆنەرەی خوێڕیترین یەکێتی و پارتی بە هەموو حرام خۆریەکەی خۆیانەوە بە هەموو خراپەکانیانەوە لە شاسوار و بنەماڵەکەی شەریفترە باش ئەو ڕاستی بزانن شاسوار فاسدە شاسوار بەس خەریکی سێکس و ڕابواردنە وەکو سروەی خۆشی جالای کەسەلامی وتبی شاسوار وتبی بەخوا چی لەو خوشکەم کراوە من ژوا لە ژن و کشی خەڵکیەکەمەوە ئەوێ تۆڵی خۆی کاتەوە عزیزەکەی من خۆی ئێمەوەمان لێ نەکردە سروەکەکە بەخوا من قیزم نایبڕم بەلای سروەیە سلوە گونڕود عەرەبەکان وایان لێ کردووە ئەگەر پیاوی بڕۆ لەوێ تۆڵی خۆکەرەوە نەک تۆڵە لە تەلەڤیزیۆنەکەتەوە کچ و ژنی کورد بەریتەناو ئەم ژوور و ئەو ژوورەوە بۆ سێکس و بۆ ڕابواردن باشە بەخواست شاسوە تۆ هەرچێ بکەی هەر بێئەخلاقی تۆ هەرچێ بکەی هەر بێڕەوشی بەڕاستی باش نییە ئەبێ ئەو ڕەشە وڵاخانەی کە دەنگیان بە شاسوارە ئێستا تێبگەن کە ئەوە چییە ئەبێ بزان کە ئەم ئارامەحمە لە خۆ قسە ناکە کاتێک ئەڵێم یعنی من 30 ساڵە دژی یەکێتی و پارتیم باشە 30 ساڵە یەکێتی و پارتی ڕسواکەم بەسەرکردایەتی و بنکردایەتیەوە 30 ساڵە من دژی بنەمای تاڵەبانی و بنەماڵی بازرگانی قسە ئەکەم و هاوارەکەم کاتێک ئەڵێم قۆنەرەی خوێڕیتن یەکێتی و پارتی باشە لە شاسوار شەریفترە لە عیرفانی ئەمەلا نازانم چی و لە منیرە شەریفترە هەر لە خۆ قسە ناکەم کاکە يعني شي معناكي أما يعني ها أمانة زور خطرناكن أمانة زور بيسن أمانة يعني زور تشابلن يعني أمانة لهمو تشابل يكانو بيروش يكاني باتي يشتي تشابلتلو بيروش المراس هوا أبي لما تيبك بويا لو سدمايا كمن هاوار مكن أمو باب الشاسوات هي هلا دبا يسقسب كاد كوا عادي مو شخورة كان
ئەو کاتێک کە شاسوات داویست ئەوی لە بەخاش باش کاتمان کردووە لە یەکێتی وش کاتمان کردووە لە پارتی و ئەبێ موچەکە ئاوالێ بێت و ئەوە موچەکە نان ئێستا بۆشی قسە ناکەی ها ئەی بۆ ئێستا قسە ناکەی شاسوار موچەکە بە قەبری باوتو بە قەوری ئەو الواحید باشە چکە باوکیشە خۆ هەروە بوو ئێوە بە بنەماڵەوان بەڕاستی کەسیش نەڵێ ئارام محمەد وا قسەمەکە دیفاع لە یەک کەس نەکەن عەزیزانی ئارام محمەد من دشی هەر کەسێ بم ئێوە دژی بن تفم لە هەر کەسێکە ئێوە تفی دەکەن بەڕاستی ئەمە حەقەتەکەیە ئەها قسەیەکەیە ناوەکەی نامەڵێ گوڵ لێرێ لێرە سەما بکە گوڵ لێرێ بەڕاستی تۆ ئەرەوەڵە شادزیش ئێستا نەباسی موچەکە نەباسی یەکێتیەکە نەباسی پارتیەکە نەڕەخنەی ماوە لە ڕۆژ ئاوا خوێنەڕژێ یەک چرکەی لێوە نایە یەک قسە ناکە تێگەی نووسێ لە خۆی بڕیوە حتا هەساوە پەیوەندی کردووە بە هەموو ئەندام پەرلەمانەکانیەوە بەلایەنگرەکانی خوانەوەی کە ئەیان ناسێ وتویانە بە هیچ جۆرێک ئێوە دژایەتی تورکیا و دژایەتی کەردۆغان مەکەن باش نییە دژایەتی نەکەن بە هیچ جۆرێک ئاوای پێوتووە باش نییە ئەمە قسەی شاسوار بووە بۆ ئەندام پەرلەمانەکانی خۆی من ئەندام پەرلەمانێکی پێڵاوم بۆ چییە لە پەرلەمانی هەولێرە دابنیشێ بەڵام دیفاع لە گەلەکەم نەکات لە ڕۆژئاوای کوردستان بە شەتێکیش چەند ساڵە گەلی ئێمە لە ڕۆژئاوای کوردستانە خاوەن دەسەڵاتە خۆشەویستە چەند ساڵە لەوێ هەیە زەحمەت نەبێ چەند ساڵە وەکو یەکێتی پارتی وابوون دزیان کرد گەندەڵیان کرد یەک ڕۆژنامەنووس کوژاوە تا ئێستا لە ڕۆژئاوای کوردستانە خۆشەویستە یەک زیندانی سیاسی هەیە تا ڕۆژئاوای کوردستانە یەک کەس تەعدای لێ کراوە یەک ژن کوژاوە لە ڕۆژئاوای کوردستانە کەسێکتان بینیوە بکوژێ ئەوە چەندین ساڵە کە ئیدارەی هەیە ڕۆژئاوای کوردستان وە خۆی ئەو ناوچەیە بەڕێوە بە کوردەکان عەرەبەکان حتا ئەو تورکانەی کە لەوێ هەن شوزانم نەتەوەکانی تر عەشیرەتەکان هەر هەموو لەژێر سای کورد و لەژێر سای پەیەدەیە بەو پەڕی ئازادی ئەژین باشە یەک میدیاکار ناگیرێ یەک میدیاکار ناکوژێ سەدەر عوسمان لە بنەماڵی بازانی ئەیکوژێ کاوە گەرمانیەکی تێ ئەیکوژێ بەڵام لەوێ یەک کەس شەهید ناکرێت یەک ڕۆژنامە تەعدیلی ناکرێت و ئازاد نادرێت یەک زیندانی سیاسی نییە لەسەر بیر و ڕاو لەسەر ئەلم بابەتانە باشە یەک دزی نییە گەندەڵی نییە بەڕاستی باشە ئەمریکیەکان خۆیان ئەڵێن 25 ملیۆن دلار منداوە بە پەیەدا بۆ دروستکردنی پرد و ڕێگەوبان و ئالم بابەتانە ئەڵێ ئێمە پارە ئەوە نەمان بۆ دانابوو کە بۆ نەتەواوی کرد ئەڵێ بەڵام بۆ یەکەم جارە ئێمە بیبینین کە پەیەدا توانی بە 12 ملیۆن هەموو ئەو ئیشەی کە ئێمە دامانەوەی 20 ملیۆن تەواو بکرێت هەمووی تەواوکە پارەکەشیان بۆ ژێڕاینەوە باقیەکەی کە ئێمە بۆ نەتەواومان کردووە ئەڵێ ئێمەش بمان کردایە بە 25کەش ئاوا بۆمان ناکرا تۆ چۆن دڵیە دژی ئەمانە بی زەحمەت نەبێت چۆن دڵیە بۆ دژی بنەماڵی بازانی نابی بۆ دژی ڕۆژ ئاوا نابی بۆچی دژی عەفو دژی یەکێتی نابی بۆ دژی ڕۆژ ئاوا بیت بۆچی دژی پەیەدا بیت بۆ لەبەرەوەی کە ئازادی خوازن لەبەرەوەی کە نیشیمان پەروەرن لەبەرەوەی کە کورد پەروەرن لەبەرەوەی ئیتیژاهێکە دروست بووە لە ساڵی حەفتاکانەوە وەتوانیوێتی کورد لە مردن ڕزگارکە زەحمەت نەبێ کێ کوردی باکووری هێنایە سەر ئێرە سەرۆک ئاپۆ هێنای کاکە شێ کوردی ڕۆژ ئاوای هێنایە سەر ئەمەی کەی بینی داعشی تەخت کرد سەرۆک ئاپۆ هێنای بەڕاستی ئەمە واقعە باشە من دەبێکەوە قسەیم کردو خۆشەویستە مێژووی مرۆڤایەتی مێژووی کورد ناڵم مێژووی کورد لە چاو مێژووی مرۆڤایەتی زۆر بچووکە بەڕاستی بەڵام مێژووی مرۆڤایەتی لە 1000 ساڵە یەک پیاو یاتە مێژووی مرۆڤایەتی لە 1000 ساڵە لە دامێنی دایکێکەوە پیاوێک ئەخاتە خوارە و دروستی ئەکا ئەو کەسەی لە 1000 ساڵە ئەبڵاو ئۆجلانە بۆ شارەزاییتە ئەو کەسەی پێی ناخۆشە بە تەقتەق بە گوپیکە بەڕاستی باش نییە لە 1000 ساڵە دایکە مێژوو یەک پیاو دروستەکە لەم 1000 ساڵی ئێمەتیان تەنها ئۆجلان دروست کراوە ئەبڵاو ئۆجلان باشە لە هەر حەوهەش قاڕی دنیایە ئەڵێم تەنها پشوشی ناکەمەوە بە کورد و بە کوردستان و ئالم بابەتانەوە چونکە ئۆجلان زۆر گەورەترە بەڕاستی ئۆجلان کەسێکە گەورەیەکەی لە ئاستی گەورەی مرۆڤایەتیایە با باش ئەو ڕاستی بزانن ئەم قسانەکە یەکەم بەخواست هەزار ڕقم لە پەکەکە و ئەمانەش هەیە کاکە کێشەکە ئەوە نیە من قەت نابم بە حیزب بشت بەڵام ئەمە واقعە بەڕاستی بۆیە ئینسانی بە ئابڕوو ئینسانی بە شەرەف ئەبێ دیفاع لە گەلەکەی خۆی کات لێرەوە داوا لە هەموو کورد ئەەکەم بەڕاستی بە ئیسلامی و غێرە ئیسلامیەوە ئەگەر ئیسلامیت باوەڕی بەخوا هەیە باوەڕی بە قورئانەیە بازرگان نیت جاسوس نیت مید نیت پیاوی سعود و ئەمانە نیت دیفاع لە گەلەکەی خۆکە ئەو کاتە مسلمانەکەی تۆ من ئەیخەمە سەر ئەو سەرم ئەیخەمە سەر ئەو چاوانە بەڕاستی
باش نییە بەڵام کەبێ وەکو عیرفان عەبدولعەزیز وەکو منیرەی خوشکی پچی GPS بنی بەقنی سیارەی 4 کچە گەریلاوە هی ڕۆژئاوا و هی باکوور شەهیدیان بکەیت من سەر دەخەمە گۆڕی باوک باشیسان ڕۆژە دادێ هەمووتان ئێوە ئەوە ئەکرێ باشە اینجا خۆشەویستان لە کۆتا قسەما لەوەی کە باسی وتیان پەکەکە ئەبێ لە ڕۆژئاوا دوورکەوێتەوە کوا ئەها دۆران کاڵکان لە لاپەڕەی لە شارپرێسا بڕۆن باش نییە لە چاپێکۆتنیەکە کە دۆران کاڵکان ئەیڵێ کە خۆشی تورکە لە قەندیلەوە پەیوەندی پێوە کراوە مراد قەڵێڵانیش هەر ڕێیان وایە باش نییە ئەوان ئامادەن کە پەیوەندیان بە هیچ جۆرێ بە ڕۆژئاوا نەبێت باش نییە هەتا وتویانە ئێمە ئامادەین ئەو ناوچەی هەر بەچێ بهێڵن ئەگەر کێشەکە ئێمەین بەڕاستی ئەڵێ ئێمە بۆمان کێشەی نیە ڕێک بەدەق ئەڵێ بۆ پەکەکەیەکان هەرگیز کێشە نییە چەکەکانیان هەڵەگرن ڕوو لە باکووری کوردستان ئەکەن واتە ڕۆژئاوای کوردستان هێنن ئەگەر ئێوە کێشەکەتان ئەوەیە فەرمو پەکەکە لەوێ نامێنێ ئەو گروپێنی کە لەوێ ئەوە قسەی من نییە قسەی هەواڵانە هیمرات قەرێڵانە هینی ئەو کابرای ناویشت خۆناوەکەی نووسی هینی دووران کاڵکانە ئەڵێ زۆر ئاساییە ئێمە هێزی خۆمان لەوێ هێنێ دەرەوە بۆ باکووری هێنین باش نییە بەڵام پێچێ بترسن ئێوە بڵێن ئەگەر پەکەکە لەوێ نەمێنێ ئێمە باشتر ئەتوانین ڕۆژئاوا قووت بدەین بەڕاستی ڕەنگە ئێوە ئاوا بیرکەنەوە دانیشتەکانی کوردستان ڕەنگە تورکیا و نۆکەرەکانیان لە باشوور وا بیرکەنەوە بڵێن ئەگەر پەکەکە لەوێ بێ تورکیا بە ئاسانی و چەتەکانی زاڵ نابێ بەسەر ڕۆژئاوایە بەڵام ئەگەر پەکەکە لەوێ نەمێنێ ئەوە بۆ خۆی قووتیانێن و ئەیان خوێن و تەواو ئەگەر ڕەتان ئەوە بێ باش نییە بەڵام ئەگەر نیەت پاکە ئەوە پەکەکە خۆی ئەلانی کردو بە ڕسمی ئەڵێ ئێمە هێزی خۆمان لە ڕۆژئاوا ناهێڕین ئەی بەنە باکووری کوردستان باشن لەگەڵ ڕۆژئاوا کێشەکانتان حەلکەن بەڕاستی ئێمەش حەزەکەین گەلانی سووریا بە ئارامی بۆ خۆیان بژین چونکە خوێن ڕێژی هیچ کاتە چارەسەر نەبووە بەڕاستی هیچ کاتە چارەسەر نەبوو باشە ئێوە تورکیا ئەوەندە ئەحمەقە دەوڵەتەکانی تورکیا جا عەزیزان من کەسێکی فاشیست نیم بەڕاستی ڕێزم بۆ فارسەکان عەرەبەکان هەموو ئەمانە هەیە بەڵام بۆ تورک نیمە بەڕاستی باش نییە چونکە تورکی باش لە گۆڕستانە باش ئەو ڕاستی بزانم خۆزانم تورکیە مایلی قەزی کوردیە وەکو ئەو کابرای ئێسناوام هێنا و دەیان ساڵە بۆ شاخەوە دیفاع لە کوردەکە بەڵام دیسان ئەمانە دەگمەن بەڕاستی لەناو تورکا لە حەقیقەتا خۆشەویستە باش نییە بەڕاستی دەگمەن چونکە ئەوان ئێمە قبوڵ ناکەن بە هیچ جۆرە ئەوە بۆ خۆی کێشەکە من قسەکانی خۆم تەواو کرد 50 دقیقە قسەتان بۆکەم هیوادارم بابەتێکم پێشکەش کردی بێ جوان لێی بکۆڵنەوە و هەوڵ ئەدەم ئەم کۆڕەی ئەم شەو یا ئەم قسە و باسانەی ئەم شەوم بنووسمەوە بە یەک دوو بەش بە وتاریش بڵای بکەمەوە بۆ ئەوەی کە خاڵکیش بیخوێنێتەوە و وەکو بەڵگەیەکیش بمێنێتەوە بۆ ئایندە من تر قسە ناکەم تا کاتێکی تر و کۆمەڵی قسە و باسی تر یەمەوە خزمەتی ئێوەی خۆشەویست و خواتان لەگەڵ عەزیزانی ئارام ئەحمەد حورمەتم بۆتانێ بەخێرچن